لە ڕاستیدا ئەم جەنگە بە هەموو پێوەرەکان جەنگێکە یەک جەنگێکی ناتەبایە واتە هیچ هاوسەنگیەکی هێز نێوان دەوڵەتێکی بەهێز لە ئاستی جیهانیە کە بە دووەم دەوڵەتی بەهێزی ناتۆ و حوتەم دەوڵەتی جیهان لە ڕووی هێزی سەربازیەوە دەژمێردرێ بەرامبەر بە ملەتێکی بچووک کەمینەیەکی بچووک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە هەموو پێوەرەکان ئەم جەنگە جەنگێکی ناڕەوا و ناتەبایە. دیوی دووەمی جەنگێکە لەلایەن دەوڵەتێکەوە کە هیچ دەستگایەکی نێونەتەوەیی تەفویزی نەکردووە تاکو ئەم جەنگە بجێڕێ. واتە ئامانج لە ئەم جەنگە دروستکردنی ئاشتی و سەقامگیری ناوچەکە نیە و ئامانج بریتی نیە لەوەی وەکو خۆیان دەڵێن لە ناوبردنی تۆڕیستەکان، بەڵکو دەق بە پێچاوانەوەیە تێکشکاندنی کۆی ئەو سیستەمە شلوشیاوەشێکەوە هەیە کە تێکشکاندنی ئەو دەسەڵاتداریە خۆجیەیەیە کە توانیوێتی لاینی کەمی ژیانێکی کەرامەت ئامێز بۆ ئینسانەکانی ڕۆژئاوا و خەڵکی سووریا و هەموو نەتەوەکانی سووریا کەمە نەتەوەیەتەکان بێ خودکە لە کوردستانە ئەژین دروست بکە و لایەکی تریشەوە لە ڕاستیدا ئەم جەنگێکە کە وەکووتم هیچ تەفویزێکی نێونەتەوەی نییە، بۆیە ئەکرێ مەترسیەکانی لە کوێیە ببینین، ئەکرێ مەترسیەکانی لەو ئاستەیە ببینین کە ئەمە ببێ بە مۆدێلێکی زۆر مەترسیدار بۆ ناوچەکەی ئێمە، مۆدێلێکی زۆر مەترسیدار بۆ کۆی سیاسەتی نێودەوڵەتی. بۆیە دیوەکەی تریشی پەیوەندی بە چیەوە هەیە؟ وازەحە سیاسەتی تورکی بەرامبەر بە کورد سیاسەتێکی دوژمنکەرانەیە، دەوڵەتێکە تا سەر ئیسقان دەوڵەتێکە کە لەسەر ئایدۆلۆژیای کەمالیزم و کۆکتێلێکی سیر لەگەڵ ئیخوانیزم و لەگەڵ فەندەمنتالیزمی دینیایە کە هەر هەمووی خستوەتە گەڕ بۆ دژایەتیکردنی پرسی نەتەوەیەک کە جگە لە خەمی دروستکردنی ژیانێکی ئازاد و پڕکەرامەت و ژیانێک کە دیموکراسیەت و تەبایی و لە هەمووی گرنگتر پێکەوە ژیان لەگەڵ نەتەوەکانی ترە تێکشکاندنی کۆی ئەم بەهایانەیەکەوە ئەو دەسەڵاتداریە خۆجیەیە تا کوێستاشی هەڵی داوە دروستی بکە بە کۆمەشی ناوچەوەکان. خاڵێکی تر بە بڕوای من کە گرنگە ببوورە، خاڵێکی تر کە بە بڕوای من گرنگە ئازانی چیە ئەوەیە کە ئەم جەنگێکە وی ڕێگەدان بەم جەنگە لەلایەن دەوڵەتە گەورەکانەوە سلێزەکانەوە هینێک دروستەکە مۆدێلێک دروستەکات، مۆدێلێکی زۆر مەترسیدارە. ئەو مۆدێلەش بریتێ لە چی؟ بریتێ لەوەی کەوە پرینسیپی دموکراسی و بەهاکانی دموکراسی کە چەندین ساڵە و چەندین سەدەیە بەشەریەت شەڕی بۆ ئەکات و بۆ ئەوەی کەوا ببێ بە بەشێک لە با بڵێن ڕێخستنێکی هەم نەتەوەی دەوڵەتی و هەم نێودەوڵەتی دروست بکات لەسەر ئاستی جیهانیدا. ئەم جۆرە جەنگانە و ئەم جۆرە پەلاماردان لە تاکلایانە ئەم بەهانە ئەشکێنێت و بە تایبەتی لە ناوچەکەی ئێمەیە کە پڕە لە هێزی مەترسیدار و پڕە لە هێزی تاریک و پڕە لە ئایدۆلۆژیایەک کە دش بەها و پرینسیپە دیموکراسیەکان ئیشەکات، کەواتە خەڵکی ئێمەش چەشنێک لە دژایەتیکردن و ئەگەرەیەکی مەترسیدار هەیە کە چەشنێک لە ناومێدی بەرامبەر بە ئەمریکا و بە وڵاتانی دیموکراسی هێندە قۆڵ بێتەوە کە ئەترچی دیمەتمانەی ئەم میلەتانیان بە دیموکراسیەت و بە بەها دیموکراسیەتەکان نەبێ. ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە بۆ داهاتووی پێکەوە ژیان و داهاتووی با بڵێن بە موەسەساتیکردنی دەسەڵات لە دنیای ئێمە. بێگومان تێکشکاندنی ئەم هێرشە وەکو پێشتر وتم یەکێک لە پرۆژە گەورەکانی ئەوەی پێی دەوترێت ئەمنی قەومی تورکی تێکشکاندنی بەها دیموکراسیەکانی ئەو سیستەمەیە کە لەوێ دروستکراوە و تێکشکاندنی هەموو ئەو ستروکتورە دەستگایی و یاسایی و پەروەردەیی و ئەتر لە هەموو ئاستەکانە لە هەمووی گرنگتر تاوان پێکەوە ژانێکی ئاشتیانە کە ناتەوەکانی ڕۆژاوای کوردستان کە تێیدا توانیویانە کەم تا زۆر سیستەمێک دروستکەن کە پێکەوە بژین. تێکشکاندنی ئەم بەهایانە مەترسیدارە و مەترسیدارەکەی تەنها ئەوە نییە کەەوە تۆ مۆدێلێکی گرنگ لە ناوچەکەیە تەنها
تێکشکێنیت بۆ پێکەوە ژیان بە هەموو ڕەخنەکانمانەوە لەسەر چەشنی بەڕێوەبردنەوە وایە خود چەشنی ئایا دیموکراسیەت چەندێک لەوێ بەهێز یاخود بەهێز نییە بەڵام پرسەکە لێرەدا ئەمە نییە پرسەکە بە پلەی یەکەم ئەوەیە ئەمڕۆ ڕۆژاوای کوردستان لەبەر مەترسی کۆمەڵکوژیەکی سیستەماتیکی و قەتڵ عامێکی ئاراستەکراوە لەلایەن لەشکری دەوڵەتی تورکیا و سیاسەتی ئەردۆگان بە تایبەتی لەو میلەتانەی کە زۆر تەنهاین لە ڕووی سیاسیەوە و ساڵانێکی زۆر ئەم تەنهاییە و نەبوونی پشتیوانیەکی گەورە باجێکی گەورەمانداوە بۆ ئەم دۆخە بەڵام ئەمڕۆ دەبینین ڕاستە لە بەرەکانی جەنگ تەنهاین بەڵام لەسەر ئاستی جیهانی تەنهانین لەسەر ئاستی جیهانی بە پێچاوانەوە پشتیوانیەکی زۆر گەورەی پرسی ڕۆژاوای کوردستانمان هەیە پشتیوانێکی زۆر گەورەی پرسی دیموکراسیەتمان هەیە لە ناوچەکەیە پشتیوانیەکی زۆر گەورەی نێونەتەوەیمان هەیە بەرامبەر بەم جەنگە ناڕەوایە واتە پرسیارەکە لەوەدایە چۆن ئەم مینە تەوزیفەکرێ و لەلایەن کوردەوە و لەلایەن هێزە کوردیەکانەوە من خۆم ڕاستی لە ناشارمەوە زۆر گەشتبین نیم بەرامبەر بە ئەوەی کە پێی دەوترێت چەشنێک لە کۆدەنجیەکی نەتەوەی دروست ببێ بەرامبەر من دۆخە کە پرسێکی زۆر گرنگە لەم حاڵتێسەکە تایەژین بەڵام ئەوەی کەوا لە ڕاستیدا سەنجی مەحەک بێت لە داهاتوودا لە داهاتوێکی نزیکدا و لە داهاتوێکی دوورشدا بریتێ لەو پشتیوانی نێودەوڵەتیە بە تایبەتی لە ناو ڕوبەری گشتی ئەوروپی لە ناو ڕوبەری گشتی ئەمریکی بێگومان پشتیوانی ناوخۆی گرنگەوەکو چۆن ئەم جۆرە خۆپشاندانە نەسازەکرێت و هاوسۆزی و هاودەنجی و پشتیوانیەکی ڕاستە و خۆی ئەو بەرخۆدانەیە کە لە ڕۆژاوای کوردستانە هەیە.